دۆسێ دووەمی کاتژمێر 18 دەکەمەوە تایبەتە بەو زوڵمستەمکاریانەی کە ڕژێمی ڕۆخاوی بەشار ئەسەد و هەروەها پێش ئەویش لە ماوەی 54 ساڵی ڕابردوودا بەسەرگەلی سووریا هاتووەیەکی لەو دیمەنە تراژدیانە دیمەنی نێو زندانی سیدنایای سووریایە لە دمشق کە ئەم ڕۆژانە هەموو جیهانی هەژاندووە. من لێرە ئەمەوێ لەگەڵ میوانەکەم قسە بکەم کە زیندانی کراوێکی پێشووی گرتوخانەی سیدنایایە بەڕێز ئەحمەد مەندیل لە دۆرتموندەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەحمەد سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمە بزانم جەنابەت چەند ساڵ لە زیندانی سیدنایە زیندانی بووی لەو گرتوخانەیە بووی ئەو دیمانانەی کە بە چاوی خۆت بینی چی بوو؟ ئێستا سووریا لە قۆناغێکی نوێدا دەژیت. دەمەوێت سەرەتا پیرۆزبایی لەگەلی سووریا بکەم کە لە دەست زوڵم و ستەمکاری ڕزگاریان بووە. زیندانەکەی سیدنایە زیندانێک هیچ شتێک نییە لە شێوەی زیندانی سیدنایە لەسەر گۆی ئەم زەمینە. زیندانێکە وەسف ناکرێت مردن لە هەموو ڕۆژێکدا لە هەموو ساتێکدا. هەر کەسێک کە لە زیندانی سیدنایە بێت هەمیشە ئەگەری مردنی هەیە، بەڵام هەر مردنێک بە هەزار مردنە، چونکە ئەوان ئەوەیان بۆ تۆ هەڵبژاردووە، ئەوە بە بژاردەی خۆت نەبووە، ئەوان بڕیار لەسەر ژیانی تۆ دەدەن، تۆ دەژی یان ناژی. هەموو شێوەیەکی دڕندایەتی تێدا بەکار دەهێنرا، هەموو شێوەیەکی ئەشکەنجەدان و ئازاردان تێدا بەکار دەهێنرا. ئازاردان و ئەشکەنجەدانی دەرونی جەستەیی هەموو شێوازەکان بەکاریان دەهێنا. هیچ شتێکی دڕندایەتیان لە سەرگۆی زەوی نەهێشتەوە کە پەنای بۆ نەبن لە باشە. جۆری ئەشکەنجەکان لەو زیندانە چۆن بوون؟ ئێوە لە کام ژوور بوون؟ ژووری تاکە کەسی بوو یا ژوورەکانتان بە کۆمەڵ بوو لەگەڵ ئەوەی کە لە دیمەنەکاندا ئێستا دەیبینین؟ ئەو ئەشکەنجانی کە دەدران هاوڕێکانتان ئەوانەی لەگەڵتان لە زیندان بوون بە چه شێوازێک ئەشکەنجە دەدران؟ کەس هەبوو لەژێر ئەشکەنجە لە پێش چاوی ئێوە گیانی لەدەست بدات؟ ئەشکەنجەدانەکە لە سیدنایە لە زیندانەکەی سیدنایە ئەوان ئاهەنگێکی پێشوازیان بۆ ڕێک دەخستی. ئاهەنگی پێشوازی چی بوو؟ پێشوازیەکە بە کۆمەڵکوژیەک لە پێش چاوی ئەو کەسانەی کە ئێستا داخلی ناو زیندانەکە دەکران بۆ ئەوەی بزانن کە چارەنووسی تۆش ئەمەیە. کۆمەڵکوژیەک لە بەرچاوی هەر کەسێک ئەنجام دەدراکات دەستگیر دەکرا و دەبرای ئەو زیندانە. هەر ژوورێک لە مەترێک و 7 سانتیم یاخود 2 مەتر زیاتر نەبوو کە تێیدا توالیتیش تێدا هەبوو، هەروە دەست زۆریش تەڕەشحی هەبوو، ڕتوبەتی هەبوو. 7 کەسیان تێدا کۆ دەکردەوە. من لە ماوەی هەفتەیەکدا لەگەڵ 7 کەسی دیکە بەیەکەوە لە بەبرسیتێکردن و ئەشکەنجەدانێکی بەرنامە بۆ داڕێژرا و هەفتەیەکمان بەسەر برد بەبێ پێدانی هیچ خواردنێک. تەنها ئەوەندەیان بە خەڵک دەدا بۆ ئەوەی تەنیا پێی بژی، بۆ ئەوەی لە ژیاندا ببینێت تاوەکو ئەشکەنجەی بدەن. قۆناغی دواتر دەگوازرانەوە بۆن هۆمەکانی سەرتر کە هەندێکیان دروشمی لۆگۆی مارسێدسیان لەسەر بوو. شوێنەکان جیاواز بوون، شوێنی ئەشکەنجەدان بوون، هەندێکیان جەڵدە دەکران، هەندێکیان برسی دەکران، هەندێکیان تووشی سەرما دەکران، هەندێکیان تووشی برسێتی دەکران. هیچ ئامێرێکی گەرمکردنەوە نەبوو. شوێنێکی گەشتیاریە سیدنایە، زۆر سەرمایە، هیچ ئامێرێکیان بۆ دانەدەگیرساندی. من بە چاوی خۆم بینی خەڵک لە ژێر ئەشکەنجەدا گیانی لەدەستدا. باشە. ترسناکترین بەشی زیندانەکە کامە بوو؟ ئەوەی کە ئێوە بینی بێتان لە نزیکەوە بۆ زیندانیان، ئەوانەی کە لەوێ زیندانی کرابوون؟
لە سەرەتادا کاتێک من زیندانی کرام لە ساڵی 2012 بوو لە سێدنایە زیندانی کرام ئەو کاتێک ئێمە یەکەم وەجبە بووین کە گوازرانیەوە بۆ سێدنایە کە دوای ئەوەی لە ساڵی 2008 خۆپشاندانەکان دەمکوت کران ئێمە وەجبە یەکەم بوو کاروانی یەکەم بووین بۆ زیندانی سێدنایە سەرەتا زیندانیەکان بە باشی ڕێک نەخرابوون بۆ ئەوەی بتوانن ئەو هەموو ژمارە زۆرە لە خۆ بگرن هێدی هەنگاو بە هەنگاو بە سووکی دەست بەت ئەشکەنجەدان کرا دواتر ڕێکارەکان تۆنتە کران لە ساڵی 2014 بە بیرم دێتەوە منیان لە گواستەوە بۆ باڵێکی دیکەی زیندانەکە لە ساڵی 2014 ئێمە ئازاد کراین بۆ ئێمە لە ڕۆژانە لەسەرمان ئەرک بوو کە هەموو بەیانیەک تەرمێک ببینین هیچ گومانی تێدا نیە باشەیەکی دیکە لە هاوڕێکانی ئێوە کە ئەویش هەر پێشووتر لە زیندانی سێدنایە بۆی مە قسەمان لەگەڵ کرد باسی لەوە دەکرد کە بارودۆخی زیندانەکە بە جۆرێک کارەساتبار بووە کە تەنانەت گۆشتی مرۆڤیان دەرخواردی زیندانیەکان دەدا لە بڕی خواردن ئەمە وای کردبوو ژمارەی زۆر لەو زیندانیانە بەهۆی نەخۆشیەوە بمرن ئایا ئێوەش ئەمەتان بە چای خۆتان لە سێدنایە بینی؟ باڵێ بە گوێرەی زانیاریەکان بەڵام لە ساڵی 2012 سەرەتای ئەو زیندانە بوو کە هەفتانە جارێک مریشکی پارچەیەک مریشکیان بدرێتێت دواتر گۆشت بەڵام دواتر ئەم ژەمە خۆراکانە لەسەرمان بڕا بەڵام ئەوەی من بە چاوی خۆمم بینی ڕاستە من نەمبینی هیچ کەسێک گۆشتی مرۆڤ بخوات بەڵام ئەوەی من دواتر بینیم پێدانی ئاوی پیس بوو بە زیندانیان من بە چاوی خۆم کردم لە ناو ئاوەکەدا بینیوە و دەرخواردی ئێمەیان داوە ئۆ زۆرێکیش لە زیندانیان بەهۆی نەخۆشیەوە کۆچی دواییان کرد نەخۆشی سیل نەخۆشیەکانی دیکەی نەخۆشی کوشندە زۆر باشە بەڕێز زەحمەد لەماوەیەوە چەند ساڵی کە لە سێدنایە بووی ئەو ئازارەی کە زیاترین کاریگەری لەسەر تۆ هەبوو چی بوو چه شتێکی ئەوێ زۆر ئازاری دایی و ئێستاش کاریگەری لەسەرت ماوە؟ من ناتوانم دەستنیشانی بکەم کەچی بەڵام هەموو شتێک کە بینیم هەمووی ئازار بەخش بوو خوێن کوشتن مردن هەمووی زۆر باشە من لە کۆتاییشدا مەوێت لە بەڕێزت بپرسم ئایا هیچ زانیاریەکتان لەسەر ژمارەی زیندانیان لەوێ هەبوو ئەو کاتی کە لەوێ بوون و دواتر ئێستا کۆمەڵک وێنە بڵاو دەبێتەوە کە زیندانی هەبووە لە 5/9 ژێر زەوی زیندانی کراوە بە تازەی دەرگاکانی دۆزراوەتەوە بۆی ڕزگاریان بکەن هیچ ئامارێک هەبوو ئاگاداری یەکتر بوون لەوێ لە ناو زیندانەکاندا؟ عدد المسجونين كان في سيدنايا ژمارەی ژمارەکە جێگیر نەبوو لە گۆڕانکاریدا بوو هەندێک خەڵک دەمردن هەندێکی دیکە لە نوێ دەستگیر دەکران و بەڵام لە هەر باڵێک دە زیندانی تێدا بوو دە لە پێش و دە لە پاش لە هەر یەکیان بیستیان تێدا بوو هەروەها ئەو وەکو سێپایەوە بوو هەر یەکی 110 هەر باڵێک لەوانە 120 ژووری تێدا بوو ئەمە لە سەرەتا لە ساڵی 2012 دواتر بینیمان
ڕۆژ بە ڕۆژ ژمارەی زیندانیەکان زیاتر لێکران بۆ هەر ژۆرێک بەنزیکەی دوو ئەوەندەی خۆی لێهات ئێمە نەمان دەزانین کاتێک دەچوینە سێدنایە شتێک بەسەر سەرمان دەکرا و هەروها ئەبێ دەستیشمە لەسەر چاومان وایە هیچ شتێکمان نەدەبینی تەنها ئەم لەبارەی ئەو شوێنەمان دەزانی ئەو ژوورەی کە خۆمان لە ناویدا زیندانی بەڵێ بەڕێز ئەحمەد مەندیل زیندانیکراوی پێشووی گرتوخانەی سێدنایە لا ڕێگەی سکایپەوە لە دۆرتمۆندی ئەڵمانیا لەگەڵمان بووی زۆر سپاس.